بەڵام دڵەکانی ئێمە ئەوەندە قائمە ئەوەندە ڕقە ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة دڵمان ڕق بووە قورئانمان بۆ خوێندنەوە قورئانمان بۆ خوێندنەوە تەسیرمان ناکات قورئانمان بۆ خوێندنەوە وازای کەلامی مرۆڤێکە بۆ ئەو خەلە لە بەڕاستی بۆ کەلامی خوای پەروەردگار ئێمە ناخوێنینەوە کەواتە قورئان مەزنە گەورەیە لە گەورەی قورئان خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانی پیرۆز دایگرت مانگی ڕەمەزانی پیرۆز بووە سەید و گەورەی هەموو مانگەکان ئەو گەورەی قورئانە قورئان لە ڕێگای جوبرائیل سەلامی خوای لەسەر بێ دابەزی جوبرائیل بوو بە سەید و گەورەی هەموو فریشتەکان قورئان دابەزیە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بووە سەید و گەورەی هەموو مرۆڤایەتی لە دوو شاری پیرۆز دابەزی مەککە و مەدینە مەککە و مەدینە لە هەموو شارەکانی تر پیرۆزترن بۆیە هەر کەسێ قورئان بخوێنێتەوە و لێی تێ بگات و هەوڵی بۆ بدا ئەو وەڵڵاهی ژیان و ماڵ و منداڵی هەمووی بەرەکەتی تیاکەوێت و هەر کاتێک ئێمە دەستبەرداری قورئان بووین نەمان خوێنایەوە لێی تێ نەگەیشتین و هەجری قورئانمان کرد بەڕاستی زۆر بەمان هەجری قورئانمان کردووە یەکێک لە گلەیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگارە فەرمێ وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا گلەیەکات شکایەتی خۆی بەرزەکاتەوە بەلای خوای پەروەردگار ئەڵێ قەومەکەم وازیان لە قورئان هاوردووە ئەزانی یعنی چی وازێنان لە قورئان لە تەفسیری ئەم ئاەتە یعنی ئەگەر تۆ بۆ 3 ڕۆژ قورئان نەخوێنیتەوە تۆ هەجری قورئانت کردووە بۆ 3 ڕۆژ فكيف ئێمەی موسڵمان لە ڕەمەزانەوە بۆ ڕەمەزانی تر دێتەوە بیرمان ئەرێ قورئان ختم کەین مانگ ڕەمەزان دێتەوە بیرمان باشە بۆ قورئان بەس بۆ مانگ ڕەمەزان دابەزێتە خوارەوە ئەی مانگەکانی تر قورئان دەستوری ژیانە عقائد و عبادات و معاملات و ڕەوشت و ئەخلاق هەموو شتێکی تێدایە خوای پەروەردگارە فەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم قورئان ڕێنماییمانەکات بانگمانەکات بۆ ڕاستترین ڕێگا بۆ عەدلترین ڕێگا قورئان کەلامی خوای پەروەردگارە بۆ جوانترین ڕێگا بۆ ڕەوشتە بەرزەکان بۆ عەقیدەی پاک بۆ ئەخلاق بۆ داوێن پاکی بۆ دەست پاکی بۆ دەم پاکی بۆ هەموو شتێک قورئان بیخوێنەرەوە هەموو شتێکی تێدایە کەواتە قورئان گرنگە خوای تعالى فرمي لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله ده فرمي أقل بيتو أن قرآن دابزين سر شاخ وكان أو أتوين وبارشة بارشة أبن بو لترسي خوا دلكان أقويت الأرزين بلام دلكاني إيما أو أند قائمة أو أند الرقة ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة دڵمان ڕق بووە قورئانمان بۆ خوێندنەوە ناگرین قورئانمان بۆ خوێندنەوە تەسیرمان تێ ناکات قورئانمان بۆ خوێندنەوە وازای کەلامی مرۆڤێکە بۆ ئەو خەلە لە بەڕاستی